ڕێوڕسمی کردنەوەی نەخۆشخانەیەکی تایبەت بە چاودێری چڕە لە سلێمانی. نەخۆشخانەکە لە 20 قەرەوێڵە پێک دێت. وەک پزیشکان دەڵێن لێرە بە پێشکەوتوترین ئامبێرەکان چارەسەری پێویست بۆ نەخۆش دەکرێت. سنتەری چاودێری چڕ لە شاری سلێمانی ئەکرێتەوە کە پێک دێت لە 20 بێت بۆ نەخۆشانی کۆئەندامی هەناسەوە ئەو هاوڵاتیانی کە پێویستیان بە چاودێری چڕە لە شاری سلێمانی. بەسپاسەوە بورجەکە لەلایەن حکوومەتی کەنەدا و ڕێکخراوی UNDP دابین کراوە. ئەتوانین بڵێن بەمکردنەوەی ئەم سنتەرە بەشی گرنگێکی زۆر باشێ بۆ شاری سلێمانی. نەخۆشخانەکە پێشتر تایبەت کرابوو بە کۆرۆنا، بەڵام دوای کەمبوونەوەی مەترسیەکانی و ڤایرۆسە ئێستا وەک نەخۆشخانەیەکی چاودێری چڕ سوودی لێ دەبینرێت. بەبوونی ئەم نەخۆشخانەیە و بەشێکیش بێت لە نەخۆشخانەکەی دیکە باری نەخۆشانی کە پێویستیان بە هەناسەی دەستکرد و عینایە مڕەکەزە هەیە، باری دارایی و ئابووریان خراپە، زۆر سوک دەبێت لە سەریان و دەبێتە فراوانبوون و زیادبوونی ژمارە قەرەوێلەکان کە پاڵپشتی نەخۆشخانەکانی دیکە دەکات، لە نەتیجەش هاوڵاتیەکی زیاتر سوود لەم پرۆژەیە وەردەگرێت. باڵیۆزی کەنەدا دەڵێت ئەم نەخۆشخانەیە دەتوانێت جیاوازیەکی باش دروست بکات لە پێشەشکردنی و خزمەتگوزارە تەندروستیانەی بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. ئەم سنتەرە دەتوانێت جیاوازیەکی زۆر باش دروست بکات لە کوالەتی و خزمەتگوزاریانەی کە پێشکەشی دانیشتوانی سلێمانی و ناوچەکە دەکرێت لە بواری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسەدا. ئەم سنتەری کۆئەندامی هەناسەیە تەنها لە کاتی پەتادا خزمەت ناکات، بەڵکو چارەسەری هەموو جۆرەکانی تری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە وەکسیل و ڕەبۆ دەکات. هەروەها بەهۆی گۆڕانی کەشوهەواوە نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە تا دێ زیاتر دەبن. ئەم سنتەرایەکێکە لەو هۆیانەی کە دەتوانین لە ڕێەوە گۆڕانکاری دروست بکەین. وەک پزیشکانی پسپۆڕی بوارەکە دەڵێن ئەم نەخۆشخانەیە دەتوانێت ئەرکی سەرشانی سەدان هاوڵاتی کەم بکاتەوە کە بەهۆی سەختی نەخۆشیەکەیانەوە پێویستیان بە چاودێری چڕە، چونکە وەک ئەوان دەڵێن تێچووی هەر نەخۆشیێکی چاودێری چڕ لە نەخۆشخانە ناحکومیەکاندا بۆ شەوێک لە نێوان 750,000 بۆ زیاتر لە 3 ملیۆن دینارە. بڕوا بەهادین، کورسات نیوز، سلێمانی.